بامەدەبوونی جعفەر جەوهەر نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەری پەیوەندیەکانی دەرەوە تیپی هونەرە میلەکانی دوهۆک سینوێمین فێستیڤاڵی نێودەوڵەتی سوراج کۆندی مێلا لە شاری فەریداباد هاریانە لە سەرەتای ئەم مانگەوە دەستی پێکردو و تا ئێستاش بەردەوامە. بەڕێز جعفەر جەوهەر نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و سەرۆکی شاندی بەشداربوو لە فێستیڤاڵ با سوپاسەوە لە هیندستانەوە لەگەڵمان ئامادەیە. کاک جعفەر سڵاوت لێبێ، سوپاس بۆی کاتی خۆت بێمە بەخشی. من سەرەتا ئەمێ بزانم بیرۆکەی بەشداریکردنی تیپە هونەری میلیەکانی دۆک لەم فێستیڤاڵەدا چۆن بوو؟ ئێوارەتان باش، ئێوارەی ئێوە و بینەرانتان باش. بیرۆکەی ئەم فستیڤاڵانە لە ڕاستیدا ساڵانە فستیڤاڵی زۆر دەکرێن لە وڵاتانی زیادە. ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری زۆر ئەو پەرەی فستیڤاڵانە دێن بۆ تیپەکان. باشە. سێم ساڵە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری لە هیندستان بەشداری فستیڤاڵە نێودەوڵەتیەکان دەکەین. بەڵێ. کاتەمە یەکەم جار نییە کاک جعفەر. بەڵێ. بەشداری لەم فێستیڤاڵی هیندستانە بکەن. بەڵێ. خۆی ئازانی چۆنە فستیڤاڵ زۆر ساڵانە بە ناوی زیادیان نێودەوڵەتی لە هیندستان بە تایبەتی. بەڵێ. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ساڵانە ئێمە لە وەزارەت چەند تیپێکمان هەیە لە شارەکان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک ئەو تیپانە ساڵانە بەشداری لەو فستیڤاڵە نێودەوڵەتیانە دەکەن. بەڵێ. ئێمە لە ساڵی 2023 تیپی هونەری ملی شاریا بەشدار بوو لەو فستیڤاڵە و لە ساڵی 2024 تیپی هونەری ملی سلێمانی بەشدار بوو لە فستیڤاڵی نێودەوڵەتی نیو دلهی. بۆ ئەم ساڵیش لە فستیڤاڵی سوراج کۆندمێلا جنابی وەزیر و وەزارەتی ڕۆشنبیری تیپی هونەری ملی بۆچیان دەستنیشان کرد کە بەشدار بێت لەو فستیڤاڵ. زۆر باشە. کەواتە کاک جعفەر جگە لە تیپە هونەرە میلیەکانی دۆک هیچ تیپێکی هونەری لەسەر ئاستی عێراق بانکەشتی ئەو فێستیڤاڵە نەکراوە؟ نەخێر تەنها تیپی هونەری ملی دهۆک نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات. هیچ تیپێکی تری عێراقی باشە. کاک جعفەر تیپی هونەرە میلیەکانی دۆک بە چەند بەرهەم یان بڵێن بە چەند تابلۆ بەشداریان لە فێستیڤاڵی هیندستانە کردووە؟ بەڵێ لەبەرەوەی ماوەی فستیڤاڵەکە درێژە 15 ڕۆژ تا 20 ڕۆژە. تیپی هونەرە میلیەکانی دهۆک کۆمەڵێک تابلۆی جیاواز، تابلۆی زۆر باش فۆلکلۆری و هونەری کوردی بەڕاستی یعنی هەر چوار پارچەی کوردستان ئامادەیان کردووە. ڕۆژانە نمایشیان هەیە، لەسەر ستەیج نمایشیان هەیە و هەروەها نمایشتر هەیە ئێواران کە بە ڕێڕەویە هەموو تیپەکانی بەشداربووی ئەو فستیڤاڵە ڕێڕەویەک نمایشەکەن. ئێمە تا ئێستا ئەمڕۆ دەیمین ڕۆژانە تابلۆی جیاواز یعنی نمایش کراوە لێرە، تابلۆی پێتۆژیان، تابلۆی شایی، تابلۆی تۆرانی، یعنی ئیتر هەر خۆتەزانی هەر کون و کەلەبەرێکی ئەم وڵاتەی ئێمە کولتورێکی تێدا تابلۆیەکی هەیە. بەڵێ. کاک جعفەر منە پرسم کاردانەوەی میدیا و تیپە بەشداربووەکان سەبارەت بە بەرهەمەکانی تیپی هونەرە میلیەکانی دهۆک چۆن بوو بە شێوەیەکی گەشتی؟ مەبەستم تیپە هونەرە میلیەکانی وڵاتانی تر کە بانکێش کرابوون بۆ ئەم فێستیڤاڵە لە هیندستان. من ئەوەتان پێ ڕابگەێنم ئێمە وەکو دەوڵەتێک وەکو وڵاتێک یعنی بەشدارن لەو فستیڤاڵە. ئەوانەی کە لەو فستیڤاڵە بەشدارن هەر هەمیان دەوڵەتن. مثلا یعنی بۆ نمونە رووسایە، باوێل تایلاندا، چاینایە، یعنی ئەو وڵاتانی ئەفریقیا، نایجیریایە، مالاویە، یعنی چەند وڵات بەشدارن. ئێمە ئەوەی ئەم ساڵ جیاواز بوو لەو فستیڤاڵە کە تیپی هونەری ملی و ئێمە کردمان لەو فستیڤاڵە سەرەتای دەستپێکردنمان بە سرودی ئای ڕەقیب
دەستمان پێکرد دواتریش لە قۆڵی هەر هەمیان پڕۆیشی ڕەش پێتایان ئەمە کاردانەوەیکی زۆری دروست کرد هەم لە بەشداربووان هەم خەڵکی هندستانی بەڕاستی ئەو پڕۆی ڕەشە بۆ ئەوە بوو وەکو هاوسۆزیەک بۆ ڕۆژ ئاوا بەڕاستی لە کاتی ئێستا کە با بڵێن گەمارویان لەسەر و ئیتر ئەو زروفەی لەسەر ئەوانە وەکو هاوسۆزیەک بۆ ئەوان ئێمە ئەو پڕۆی ڕەشەماندانا یعنی ئەمە بۆ جێی سەرنجی هەم بەشداربوانی وڵاتان هەم خەڵکی با بڵێن گشتی هندستانی ژانی پرسیاریان کرد بۆچی ئەو ینی مانای چییە یعنی ئیتر برادران هەر کەسە و لای خۆی ڕوون کردن لە ڕۆژ ئاوا بارودۆخێک هەیە ئێستا بەڵێ کاک جعفەر من دوا پرسیارە لێ یەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بەنیازن ئەم بەرهەمانە دواتر لە فێستیڤالەکانی تری دنیا بەشداری پێ بکەن یاخود هەر بۆنێکی هونەری تر بێ خۆی بەڕاستی ئەم فستیڤالانە زۆر زۆر گرنگن یعنی من لەسەر ئەو فستیڤالە ئەگەر زانیاری بدەمە دەنابێت خۆی ئەو فستیڤالە سیمین فستیڤالە وڵاتی مەسر شەریکی سەرەکی با بڵێن هاوبەشی سەرەکی ئەو فستیڤالەیە ئەمساڵ ئێمە ئەوڕۆ وەکو وەزارەتی ڕۆشنبیری دیاریمان بەخشیە وڵاتی میسر ئەم شوێنەی کە ئەو فستیڤاڵەی لێ دەکرێت سووراتکۆن تەمەنی 1000 ساڵە 1000 ساڵە ئەو شوێنە کە دروست کراوە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی پەیوەندی زۆر باش دروست کراوە لەگەڵ تیپەکان و لەگەڵ تیپەکانی ناوخۆ و ئەوانەی کە بەشدارن وڵاتەکان ئێمە بەڕاستی دەبێت زیاتر بەشدار بین لەو فستیڤاڵانە لەو ناوەندە کولتوریە یعنی گەورانە بەڕاستی ئەمە ئەوەی ئێستا ئێمە نتوانین بە سەک و فەک بیکەین ئەتوانین بە هێزی ئەرم بە کولتور بیکەین بە ملیەکانیش بەڕاستی باشترین هۆکارە بۆ ئەوەی ئەمە کللتور و هونەر و ئەدەبی کوردی زیاتر بە دنیا بن. بەڵێ بەڕێز جعفەر جەوەر نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی شاندی بەشداربوو لە فێستیڤاڵی هندستان سوپاس لەگەڵمانە بوون سەرکەوتوو بن.